ما مستعد الدكتور عبد اللطيفي. پەیوەندی بەڵێ نەخێر. مامۆستا لەبەر چەوە کارەکە گەر ئاسایی بزانی. لەبەرەوە من پیاوێکی سەر بەخۆم و سەر بە کەس نیم، لە ماڵی خۆما دانیشتومە و ڕاستەکەی ئەوەنەش هەڵبەز و دابەز ناکەم. ئیتر هەر کەسێک بێ بە ماڵەکەم خزمەتێکم و لە خزمەتیادم و ئیترش ڕەنگە ئەوش بۆ چەند ئەسبابێ بدەڕێتەوە کە لێرە جێگەی باسکردن نیە. ئەها یعنی مامۆستا ئەتوو نمونە سەلەفیاتی بە جایز نازانی وەنیە؟ سەلەفیایەتی وەکو حیزب بە جایز ناکەم. خۆ مامۆستا حیزب نییە، بریاد حیزب بی ئەوە حیزب نییە، شتەکە دیارە. براکەم تۆ هەرچیکی تۆ ئازاد. من ناوخۆم ناوە موسڵمان، هیچ ناوێکی تر لە خۆم نانێم و بە دروستیشی نازانم. آخر مامۆستا سەلەفیاتی یعنی ناو نییە، یعنی سەلەفیاتی بە کوردی یعنی معنایەکەی شوێنکەوتنی پێغەمبەر صلی الله علیه وسلم وەنیە؟ وایە شوێنکەوتی پێغەمبەرن صلی الله علیه وسلم، ئەوەی ناوخۆیێنێ سەلەفی شوێنکەوتی پێغەمبەرە صلی الله علیه وسلم.